دیارە ئێمە وەکو گەنجانی وڵات پارێز و ژنانی گەنجی ئازادی خواست لە کەرکووک لە دوای 30 حوزەیران دەستمان کرد بە چالاکی کۆکردنەوەی ئیمزا دژی ئەو داگیرکەرانەی تورکیا بەسەر خاکی باشووری کوردستان. وەک دیار بوو ئێمە لەو چەند ڕۆژەی داهاتوو لە چەند گەڕەک و کوچە و کۆڵانەکانی شاری کەرکووک دەستمان کرد بە چالاکیەکە و نزیکەی 6,000 واژوومان کۆ کردەوە. واژۆکان دەدرێنە دەست ئەنجومەنی وەزیرانی عێراق و نەتوە یەکگرتووەکان و پەرلەمانی عێراق و پەرلەمانی هەرێمی کوردستان. وەک دیار بوو هەڵوێستی خەڵکش بەرامبەر ئەو چالاکیە زۆر باش بوو. خەڵکیش بە گەرم و گوڕێەوە هاتنە پێشەوە بۆ ئیمزاکردنی هەموو ئەو کەمپینە و لێرەوە داواکارم لە هەموو گەنجان و وڵات پارێزان خۆیان بەرەو پێش بەرن لە چالاکیەکان و چالاکیەکانیان بەردەوام بکەن دژی داگیرکاری سەر تورکیا بۆ سەر خاکی باشووری کوردستان و هەموو چوارپارچەی کوردستان. ئێمە وەکو گەنجان لە کەرکووک ڕۆڵی ئێمە ئەوەیە لێرە کە لە بازاڕەکان کەمپیندانێنەوە گەڕین دوکان گەڕێک ماڵ بە ماڵ ئەگەڕین بۆ کۆکردنەوەی واژوو دژی ئەو هێرشانەی تورکیا بۆ سەر باشووری کوردستان بە تایبەتی باشووری کوردستان و هەر چوارپارچەی کوردستان. ئێمە سەرەتا دەستمان کرد بۆ کەمپینە بە کۆکردنەوەی گەنجان بۆ هەموو کەمپینە و ڕەوشەکە هەندێک کات نەخوازرا بوو بۆ گەنجان بەهۆی ئەو هێزە ئەمنیانی کە ئێستا لە شاری کەرکووکان و تایبەت ئەو بە تایبەت دیارە ئێستا چەندەها میتی تورک لە شاری کەرکووک بڵاوە پێکراوە بۆ جەزگیرکردن و یان ئاژاوانانەوە لە هەموو شاری کەرکووک. ئێمە سەرەتا دژی دەسەڵاتداری تورکیایە بۆ سەر خاکی باشووری کوردستان کە چەندێکە بۆمباران نەکرێ. ئێمە دژی ئەوە هەستاوین کە واژووی کۆکەین و لە شاری کەرکووک بە تایبەتی لە هەموو کوچە و کۆڵان و هەموو دەرگای ماڵێک دەدەین بۆ واژوو کۆکردنەوە دژی دارەسەڵاتی داگیرکەری تورک. ئێمە دژی ئەو کارانی هەفتانینی کە تورکیای فاشیست دەستی کردوتە بۆمبارانکردن لە هەفتانین با بڵێن. ئێمە دژی ئەو شتانە دەوەستینەوە دژی دیارشکردنە سەر هەفتانین و باشووری کوردستان بە هەموو جۆرێک. بەڵێ ئێمە وەک گەنجی کەرکووک هەڵوێستی خۆمان دەردەبڕین دژی ئەو هێرشانەی تورکیا بۆ سەر خاکی باشووری کوردستان هەڵوێستی خۆمان دەدەین بە کۆکردنەوەی واژۆ لە هەموو شار و شارۆچکانی کەرکووک. ئەزیم بۆ گەنجانی کەرکووک هەموو پێکەوە یعنی ئەو چالاکیە بەڕێوە بەرین دژی دەسەڵاتداری داگیرکەری تورک. ئێمە مانجی ئێمە سەرەتا لە دەستپێکردنی ئەم کەمپینی واژۆکەکردنەوە ئامانجمان لە دەرخستنی سوپای تورکیا بوو بەو هەنگاوە پیسانەی کە هاوێشتێتی بۆ داگیرکردنی تاک بە تاک و جێبەجێی هەرێمی کوردستان چی لە بۆمبارانکردن و چی لە کوشتنی جوان و لاوانی کوردستان کە لە ناوخۆی ڕەنگەدنی تورکیا ڕای ناگەێنە کە ئەو ئامانجانە بۆ دەست درێژیکردنە سەر گەلی کوردیا بۆ دەست درێژیکردنە سەر هەرێمی کوردستان بووە. ئامانجی ئەو تەنها ئەوەیە کە نەک تەنها باشووری کوردستان بەڵکو ڕۆژاوە تەنها شوێن و جێ هەیە کە ئەو دیاری کردووە بێتە داگیرکردن کە ئامانجە و لە گەڕانەوەی ئیمپراتۆریەتێکە بە ناوی ئیمپراتۆریەتی عوسمانی بێزگە لە گوێدان بە بوونی پێکهاتە و پێکهاتە کەمینەکان و پێکهاتە ئاینەکانی ئەو ناوچانە. ئێمە شەو گەنجانی وڵات پارێز دەستین بە واژوو کۆکردنەوە بۆ دەکردنی سوپای داگیرکەری تورکیا و ڕێگەگیرکردن لەو هەنگاوی کە ئەو ئەخوازێ بیهاوێژە. ئمە وەکو گەنجانی باشوور ئەمانج و داخوازیمە لە خەڵک تاک بە تاکی گەلی هەرێمی کوردستان و بە شاری کەرکووک و شارەکانی دەوروبەر هەیە کە هەرێکەوە وەکو لە ئاسخۆی وەکو هەنگاوێکا وەکو بڵێن ئەرکێکی سەرشانی ئەم ئەرکە جێبەجێ بگەێنێت لە دشت داگیرکاری سوپای تورکیا ڕابوەسن و هەر شتێک لەتوانە و لە ئەرکی خۆیان دابێ جێبەجێ بکەن.